دەزانێن ئەگەر باسی هەولێر بکەین بە دڵنیاییە و دەبیت باسی شەوانی تعجیل بکەین کە لێرە بە خواردنی پەلەوەرز و کۆتر و چێشکە و کە و مراوی و ئەوانە زۆر بەناوبانگن جا ئێستا هاتوومەتە لای دوکانێکێکە کە لە کۆنتترین دوکانەکان لە تعجیل بۆ لای کات ئەحمەد شەهاب. سلام علیکم مۆزام خەریکی کارکردنیتە. سلام علیکم باش کاک ئەحمەد تەندروستیت باشە حواڵ باشە زۆر زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. ئەمن قەت ئەو شتانم نەخواردی هاتیمە لەکنە تۆ ئیفتتاحەکەی بکەمەوە و دەست بە خواردنی بکەم. زۆر زۆر سپاس دەکەم بزانم لەکەیەوە دەست بەو ئیشە کردیە زۆر قەدیمەوە نییە؟ ئەوە زۆر لەمنان تامرم لە قەڵاتی خەریکترە بەس زۆر قەدیمە بەنسبەت خۆم ئەمە ساڵی هەفتانەوەی شەو کردم دەم کارم هەیە بەس ئەو کاتی دوکان و بنین ئەو شتانەوە بەس لە سەران دەفرۆشرا و لەگەر ئالبانی سێتایە بوو دەگەڕا هەر بۆ زۆرە بۆچی ئێستا دوکان و مێز و کورسی نەبووە بەس برین پاش ساڵانی نۆتەکان برین 92 ئەم دوکانمدانە ئەو دوکانمدانە و قەدیمیش ببینین ساڵ هەشتاکان بەس ڕەشۆرە هەبوو ڕەشۆرەمان دەفرۆشت ببینین کۆتر و گاپەر و سوسکە و مراوی و پۆڕ و کەو ئەو شتانە نەبوو ئێستا ئەو شتانە پاش ببینین ساڵی 92 دەستمان بەو کارێک کرد. باشە کام لەو پەلەوەرانە زۆرترین خواستی لەسەرە؟ بەخۆگە بەعام خزانین چێ دەگەر تۆ سەر خودی مشتریەکەی خۆی برێن ئەو مشتری سەرنەک مشتریمانێ بەس حەزی لە پۆڕە هەندێکی هەشمانە حەزی لە کەوە بەڵام بلێن بەعام هەم سەرفیاتی زۆرە کۆتری گاپەلا کۆتری گاپەر خەپە و خڕخەپادا بۆ گۆشتە ئێستا هەیە ئەو کۆتری گاپەر بەلێ هەیتمان پاشەویش سوسکەیە هەوێردەیە مرای تورکیە مرای چیویە فرۆزی کوردیە ئەو باڵندانەمان هەیە ئەو باڵندانتان هەیە. باشەوە زستانان زیاتر خواستی لەسەریان هاوینان مەسەرەن هاوینانش خواستی لەسەر ئەو پەلەوەرانە بەڵێ بەخۆی ئەوە بخۆی ئەمە ئەو مرای کوچی بوو ئەو بەخۆمان ئەوە هاوینان دانانێن قەپات دەکەن مەشویاتمان هەیە بەڵام بە ئەوەی خۆم زانم و ئیشی وەختی ئیشەکەی خوا هاوینان ئەوە تامینیە زستانان زیاتر خواردنەکەی ئەوەی لە وەرزی زستان دەست پێ دەکەن بێن لە مانجی 10 حتى نهايتي مانجي تار بدايتي مانجي بدين بيرز او منزلانه هەڵدەگریت تا دەست دەمەشویات بەڵام مانجی ڕەمەزان ئەگەر هاوینیش بیدا دەنێم لۆ سەرفیاتی زۆرە ئەگەر چەند ساڵێک پێش ئێستا ڕەمەزان کە تۆ مانجی بلێن 7 و 8 ئەوانە کە گەرمیشە ئەو کاتدادێ بەس خەڵک هەر خواستی لەسەرە ڕەمەزانە دەڕوا هاوینان لەبەر ئەوەی لەبەرچدانە لەبەروی ئەگەر ببینێتەوە سوبەکەی دەتیشێ ئەو تامەینان لەو کوردستانە یعنی کورت و مقسەری ئەو وەختی خۆتی ئەو لەبەر زستانیە زستان باشە ژە وەختێکی باش هاتیمە پرۆگرام لەسەر هەولێری کردی و دەمەوێت گۆتت ئەوەی کۆتری گاپەر کۆتری گاپەرە چ خۆش بخۆم ئەگەر بزانم ئەو ڕۆستان هەیە نیشانم بدەیت طبعا هو بدايات دامنا يعني تقريبا بهم يدو حفتي اخواتهم دانا انا مزاري غير ما تزو ويا نقول زواتنا براسي قبات وما قش قبات من زميد عادي يعني هم بارن ده كان شم دبو خلينا لو من باشتري كم زار ما دخل لهم باستراحه دادني شم دخل نخوي باشتري تو فير بدوايا هرب مع عدد عليه ولا فير بخوي اوزي بيان قلت مدانغو بخوي بوازناني زانم كو او هذا بم اگر او هابم ببردام جمله ده خو مراي تركيا او مراوي توركيا او العين مراي من هي مراي تشيوي بس برده ماسي دخو ودفري بزايلو منات يعني لچند اللود ده والله هو نال مراتي من لا يدو زو لا يدغري كان زۆر باشە ئەوە مراویەکەیە ئەو مراویەکە دەبزان مۆکانی کەچیە ئەوە چیە و فەقیرە بەستە زڵە ئەوە کۆتری خۆمانیە ئەو برێت ئەو کۆتری خۆمانێ فەقیرە دێ زیمی کردیە کۆتری چیوی خۆمانیە کۆتری چیوی خۆمانێ ئەو سپی ئەوە هەوێردەیە والله زانیتە تەبیعاتە ها ئەوە هەوێردەیە ئەرێ وەڵڵا بەزی یعنی ئەجەب دەمە مشتریم هەیە لە دوورە خۆشەی بخۆی تەبیعاتە ئەجەب مشتریم هەیە لە دوورە شادێتنەوە خواردنانە ئێستا وەختی ڕەشۆرەی مایە ڕەشۆرە دەرنەچووە بارانەکە دواکەوت ئەگەر بێت ڕەشۆرە شەوی ئەو بازنێ پیاوی کوردی لەمانە داوایە خواردنانە ناکات دەنە دەمر لە برسە ئەجە دیکەدا دەنیشم بزانم چیان خەپە و قەڵەوە ئەوم ببینە باشە با دابنیشم بزانم فێر ئەو زارە دەنە شەیمە چ کۆتر خۆر
شەیمان لە کەباب خۆی ڕادەبتە کۆچەکە. ئەی وەڵا ئەو چییە؟ کۆتری گاپەرەوەیە؟ ئەو ئاخر خەپەکە بووە دێوە چیان بۆ مریشکانە؟ مراوی نەخۆ؟ خۆ بەڕاستی؟ مراوی بلوونانی دەرکە زیشکرایە. زوسکە چیا لە پێشم نانایە. ئەی وەڵی دەستان خۆش بیتە خوا خێرتان بنووسی. بەڕاستی سفرەتی زۆر زۆر جوانیان لە بۆم دانایە هەتا فێر بم بخۆ. تاقی دەکەمەوە پێتان دەڵێن تامەکەی بوو. جا کاک ئەحمەد دەستەکانتان خۆش بیتن زۆر زۆر سوپاس لە بۆ خواردنەکەتان. بەڕاستی خواردنەکە خۆشە لەو کەسانی کە پێیان خۆشەشتی جیاواز تاقی بکەنەوە. بالفعل بەخێر بێن سەر چاوان. زۆر زۆر سوپاس دەکەم دەستەکان خۆش بیتن. زۆر مەمنون زۆر زۆر سوپاس.